یانەی بابانیش لە تۆمارکردنی سەرکەوتنەکانی لە خولی پلەیکی کوردستان بەردەوامە و بە برنەوە گەورەکەشی لە کۆیە پێگەی خۆی لە ڕیزبەندی کۆمەڵەکەی باشتر کرد. لە هەفتەی سیانزەیەمی خولی پلەیەکی یانەکانی کوردستان و لە کۆمەڵی دووەم یانەی بابان لەسەر یاریگای ئاشتی میێوانداری لا یانەی کۆیە کرد. بابان هەر لە سەرەتاوە بە ئاستێکی بەرزەوە دەرکەوت، توانیشی دەستپێشخەری لە یارەکەدا بکات و لە خولەکی سێی سەرەتا لە ڕێگەی زیدان بارزانەوە گۆڵی پێشکەوتنیان تۆمار کرد. پاشان لە خولەکی هەشت بە هەمان سیناریۆی گۆڵی یەکەم وسام عەبوودی بەرگریکار توانی گۆڵی دووەم بۆ بابان تۆمار کرد. هێرشەکانی بابان درێژەی هەبوو. هێرشبەری لاوی یانەکە ئیبراهیم سەباح لە خولەکی 21 گۆڵی سێمیشی بۆ بابان تۆمار کرد. گێم یەکەمی یارەکەش بە تۆمارکردنی 3 گۆڵ لە سوودی یانەکەی شاری سلێمانی باتەکە. گێمی دووەمی یارەکە بە هەمان سیناریۆ دەستی پێکردەوە. بابان کۆنتڕۆڵی یاریگا و تۆپی کرد. لە خولەکی 57دیش ئیبراهیم سەباح دووەم گۆڵی خۆی و چوارەمی بابانی تۆمار کرد. دواتر داوەر لێدانێکی سزایی بۆ یانەی کۆی میوان هەژمار کرد. بەڵام محەممەد بەکری گۆڵپارێزی بابان سەرکەوتوو بوو لە جێڕانەوەی لێدانە سزاکە و تۆڕی گۆڵەکەی با پاچی هێشتەوە. لە کۆتا ساتەکانی یارەکەشدا ڕامیار کەمال لە خولەکی 87 توانی گۆڵی پێنجەم و کۆتایی بۆیانەی بابان تۆمار بکە و یارەکەش بە 5 گۆڵی بێوەڵام لە سوودی بابان با کۆتا. بەڵێ سەرەتا بەخێر بێن، سوپاس بەخوای گەورەتوانیمان سەرکەوتوو بین. ڕاستیای میارە دافعێکی معنەی باش و دافعێکی معنەی باش بوو. ئێمە مسێخا لەبەرەوەی بتوانین ئەنگایەک چینە پێشەوە. ئێمە تموحمان لە خولی کوردستان نایە و تموحشمان لە خولی عێراقایە. بۆ خولی عێراقیش ئامادەکاری تەواومان کردووە بۆ خولی کوردستانیش. سوپاس بەخوا ئەم بردنەوە لە جێی تموحی هەموو یارزانەکان و ستاف و دەستەی کارگەری نایدەگەشا بوو. سوپاس بەخوا بتوانین بۆ نەفەسە بۆ ڕتمە بەردەوام بین بۆ یارەکانی داهاتووش بتوانین سێقال یارەکان بەدەست بێنین. لە سەرەتای دەستپێکردنی یاریەکە ئەنی یاریزانەکانمە بە هەر هەمومان ینی نەک بە چەند یاریزانێک بە شکلی هەم هەر 11 یاریزانەکە نەماتوانێت ئەدای خۆمان پێشکەشکەین. ینی هەمومان لە ئاستەی زۆر خراپ دابن، هەم لە ڕووی ئەداوە هەم لە ڕووی معنەویێژ نەماتوانێت و ئەدای خۆمان پێشکەشکەین. بەڕاستی زەختەش زۆریش لەسەر خۆمان دروست دەکەین، هەم لە عیب و ئیدارە و مدەڕیب و هەمووی زەختەش لەسەر خۆمان دروست دەکەین. ئەن چەند ساڵ نادیکوێ ناوەچی هەیە و فەریقەکی گەورەی لە ناو پلەیەک، بەڵام ئەو سار ئەو زەختە زۆر لە سەرمان شکاوە، بەعکسەوە شکاوە لە سەرمان سەر گۆڕانکاری چەند یاریزانێکی لە ناو یانەکە. بەڵام ئەو شتانە بەڕاستی ئەرکەچی قورسە لەسەر یاریزانەکان کە ئەم سار ئەو ئەرکە قورسە تێپەڕێن. بەم بردنەوەیشی بابان هەنگاوێکی گەورەی لە ڕیزبەندی خولەکە هەڵگرت. توانیشی لە پلێ حوتەمەوە بە کۆکردنەوەی 18 خاڵ و بە جیاوازی گۆڵ پلەی پێنجەمی ڕیزبەندی خولەکە وەربگرێت. لە بەرامبەردا یانەی کۆیە بە 8 خاڵەکەی خۆیەوە لە پلەی نوێمی ڕیزبەندیەکەدا ماوەتەوە.